زۆر جار پرسیارمان لێ دەکرێت دووگیانین و خوێن دەبینن، ئەمە کاریگەریەکەی چییە؟ کاریگەریەکەی جیاوازە بە پێی کاتی دووگیانیەکە یاخود سێمانگی یەکەمی دووگیانەکەی یاخود سێمانگی دووەم و سێیەمێتی و هەروەها زۆری خوێن بەربوونەکە و ماوەی خوێن بەربوونەکەش کاریگەریەکەی جیاوازتر دەکات. ئەگەر هاتوو لە سێمانگی یەکەم بێت زۆربەی کات دەگەڕێتەوە بۆ ئەوەی هێلکەی پیتێنراوەکە خۆی دەلکێنێت بە دیواری منداڵدان یاخود ئەمە دەگەڕێتەوە بۆ لە بارچوون یاخود بۆ منداڵ لە دەرەوەی منداڵدان خارج ڕەحم. ئەگەر هاتوو لە سێمانگی دووەم یاخود سێمانگی سێیەم بێ لەوانەیە بەهۆی ئەوە بێت کە هاوڵ منداڵەکە لە بەشی خوارەوەی منداڵدانە یاخود هاوڵ منداڵەکە زیاد دەبێتەوە لە منداڵدان و یاخود لە دایکبوونی پێشوەختەیە. کاریگەریەکەی بە شێوەیەکی گشتی لەوانەیە بێتە هۆی لە بارچوون، لەوانەیە بێتە هۆی دایکبوون پێشوەختە، لەوانەیە گەشەی منداڵەکە کەم بێت، لەوانەیە بێتە هۆکاری کەم خوێنی بۆ دایکەکە بە هیوای سەلامەتی بۆ هەموو خانمان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.